سلاف نزیکتر او بجاره ام دی هول دین خو نزیکی کسی که بکین بیژن یه ازمانتیجه یا آخفتن رقه ام دی بزانی کده ات نزیکتر وصا در کفت یا انجی جدایه هر ام جوی دست بکیم بود چه ایلا اینان نوفته هر سه نوف بیگ ببین سعدی احمد پیره أو علاقتي بناوي باب مويه ناوي أحمد محمد حسين دا بير داود بير داود يتكلم باب بير جورة كمان لا يخمرك سليماني محمد دكا بحما أوانش بير داود يعني كردوا باب بيرا باسبورتي أوروبي سعدي بيرا شو بيتو كاتيا نوف يعني جورابانا سياسي باكي من علاقة بولا علاقة باش بولا الحزب الشيوعي أو كات زماني ملكي لە گوندەکەی ئێمەش مەلا و من خوێندەوار دەبواە ئەدەبیات بخوێندرێتەوە خۆ مەلا ئەدەبیاتی حیزبی شوعی ناخوێنێتەوە دەبێ من بخوێنەوە لەو ئەدەبیاتی حیزبی شوعی کە بۆ فەلاحەکان دەمخوێندەوە شتێک لای من ما بە تەمەنی 16 ساڵی بووم بە کادیر لە یعنی ئەندام لە پارتی دیموکراتی کوردستان باشە چۆبی یعنی ناو بینە شيوعي وبارتي تجاشتي نوف ايكاتيه دا من لسرتاوا من لبارتي من كوتاي هذا سودان يعني شيء متاو من كتم باشا شيء من تاونو من سميتي منو كاك عدنان مفتي بيكو تسوي فيشتريش برادرانم ديت بو لازمني انا كاك مسعود يشم بيني بو من بيشم قدوت من لبارتي صالة كان ديبي من حفتي بتسال حفتي بين حفتي واش حفتي من لكرز دي منو تم من لا لەگەڵ کاک محسین زەید چون وەلای من وتم من کاری سیاسی لە ڕزەکانی پارتی دیموکراتی کوردستان ناکەم قەت بووە مەسەلەن تۆڕە بووی بێزار بووی دەست لە کارکێشانەوە بنووسی دوای پەشیمان بیەوە مەسەلەن ئەوەت نەکردی من لە هیچ تەسریحێکم پەشیمان نەبوومەوە لە هیچ کارێکیش پەشیمان نەبووم هەموو ڕۆژێ حیزبک بۆرێ من هەموو ڕۆژێ حیزبک ناکۆڕ زێدەتر سەرکەفتنەوە تا چه ساڵێکیدا هەوسا بڤیناوی هاتە نیاسین و حتا نوکەبەر ئەو کاتە پارتی هەبوو ومن ساڵی 1970 بووم بە کاریێری لیژنەی مەحەلی بە تەمەنی 23 ساڵ بووی بە کارگێر راوچە مستحیل بوو پێشترێ لە هەولێر لە بزوتنەوەی خوێندکاران بوو و لە بزوتنەوەی خوێندکاران ناویەکی قوتابیان من زیاتر ئیبرازم ئەی سیاست چی پێبەخشووی سقە بە خۆمی پێبەخشیوم فێری کردوم کە دنیای مەسالەحە سیاسەتی ژیان هەموو شتێکەیە ئەگەر سیاست بێزار نەبی ئەو هەموو ساڵە لە ناو سیاست من پێم وایە ئەوەی سیاست ناکات زۆر بێئیشە ئەم وێنەیە ئەو کاتەیە کە من تەڵەبە بوو لە عەدادی و یەکێک لە چالاکەوانەکانی یەکێتی قوتابیان بوو ئەمە پەرلەمانی کوردستانە من سەرۆکی فراکسیۆنی یەکێتیم ئینا وئیاکم لعلى هدى أو في ضلال مبين ممدر هميشه أو آتي دينا بو كسانة كفيانوا ولا إسلامي كفيانوا وإسلام مطلقة هو اختياري كدري إما يعني إما لسه حقنا ولا صح يعني اختياري داوى قال خزانة كما رحمة الله عليه دايش من دالا كان مو أكويا وتارا أما أوكاتي كتازا تشوفون بو نمسا الجامعة والجيابون لقسم داخلي جامعة بتنم جاء يصير زور كذا برادر كان مو لخص ما كانش من كاكا أو كامية لا بردك قماش ما هو كردت بكراس يا شو قماش لا ينككر لو كراسة كتكري بوي بي كي بفرد أصلي بابتي توي يعني هو أو إحنا خلينا بيكون ولا إيران كريبون بيش بربو أبي كتشوم أو فرديش أو ناف مال از بینم گلک ریکوپی کرد سرنجام راکشه قنفته میله و سوزه براستی قنفه من سوزه و اشتی زرد اشتی ده اشتی سور اشتی ده لی او رنگی که زیتونی و رنگی که کباره يعني علاقه بونیه که انتماعی سیاسی قنفه نیه اوی اندامیه که منم اندامیه که ریک خستنا ناف مال که ما بدستی و پنجته اشتی اویش جنان يعني تو يجي رازي شكاري مال تو يجي رازي هرچون بلا ايوي من باشترم بينت كولك المطبخي وخوارد باشا ما من كروشتم بأوروبا صالحات نوت أفتيب شاش من فقط الكورون دزاني مجموعة فيربم من تلفونم ذكرت بو مالكان و بما عندكو أو خواردن شون درست داخلي
یەکەم خواردن چ بیتە دروستکردین یەکەم خواردن کە من دروست کرد برنج و بامێ بوو ئەویش خراپ دەرچوو دووجار خێم تێکرد بخڕێت زێدەتر چ خواردنەکە بدلێت هەرکەس لە من دەبیستە خۆی پاچە دۆڵمان و مناش لە ساوات بابا ئەمانە برنجمان هەیە کوربە من بزانمەدان بەڵام من حەزەوە لە دەری وەرزش دەکەیان لە ماڵی هەموو کرد لە دەرێ بەڵام لە دۆری ماڵی ناچم بۆ ینی مەسبح پێشتر دەچووم بۆ ساونە بەڵام وستا ساون لە ماڵم هەیە بۆیە من ناچم بۆ ساونە بۆ ڕۆشتنیش حاجت ناکە بڕۆمەجیکێت لێ لە تەنیش ماڵی من حەدیقایە تە بەحسی حەدیقی کرد گولا حەدیقی ئافدیۆنژی بەس تو حەسکیت ناوداوی من ئەزانم چی خەلەتە و چی ڕاستە لە ئەودانی حەدیقە لێ بخۆ ناکەم سعدی ئەحمەد پیرە وەختی سەری خۆدانە سەر بۆلیفکی یەکسەر نوت ژی گەلک فکر کرد من هەر وەختێکی بخوازم ناو تەیارەبی لەسەر پشتێ ولاخی لە ناو ئۆتۆمبیل بخوازم بخەوم دەخۆ نەوی بێژن خۆشترنش زارروکە چاوەیە دەفتە وەڵایشتانەوەی من نییە بیستم پرسیارم کرد وتیان تەمرین دەکەم ئاینەی خۆ ئێستا تەمرین دەکەم زان ناوی چێ بکەم تو حەسکی ببیە باپی کەم ڕقم لە باپیر نییە بە باپیر دەکەس بێژن تو بووی بە داپیر بە باپیر ئەو دوو ڕۆژ لە ناخوا و عادز دەبێت نا من تەمەنێ من هەر ئەوەندەیە جا باپیر نییە باشی دوو یادەوەریەت ژیانە خۆ یاسیاسی یان نافمەڵی دمە بەحسکی یەک یادەوەریەکی زۆر خۆش یادەوەریەکیش زۆر ناخۆش یادگاریە ناخۆشەکە دەکەوێتە دۆڵی نێو دەشت لە ڕاستیدا بۆ ساڵ 1975 پاش ڕێکەوتنامەی جەزائیر کاتێک بڕیاری ئەوە دەرچوو کە ئێمە بەردەوام نابین لە شۆڕش داوا لە من کرا من کارژێری ناوچە بووم وەکوتم ناوچەی قەندیل مەقەڕەکەی ئێنزە بوو ئەو تۆپانە بتەقێنمەوە کە لەوێنەوە حکوومەت بیگری استفادەی لێ بکە تۆپی زۆری لێبوو ئەوە ناخۆشترین یادگاریە لای من کە هەموو ئەو چەکانی دەستمان بیتەقێنەوە یعنی مەجای مقاومە نەما یادگاریە خۆشەکە لە بەیروتە ساڵی 1990 کە لە مانگی ئازار ئێمە وەفدێک بووین لە گەڵ جەنابی مامزەلال لە پارتی یەکێتی چوون بۆ ئەوێ بۆ دامەزراندنی کۆنگرەی نیشتیمانی عێراق ANC شەوی دە لە سەر 11 ئاگادار کراینەوە کە هەولێران ڕزگار کرد ئێمە لەوێ هەولێریەکان سێ دانیشتێکمان کرد بۆ مناسبەیە کاگە عەزیز ڕەحمەتی خۆی لێ عەزیز محەممەد حەیرانێکی بۆ ئێمە هەمومان بۆ هەموو کورد بە تایبەتی بۆ ئێمە هەولێریەکان زۆر خۆش بوو تەدە بەحسی هەردوو یادگاریت خۆش و نەخۆش کرد هەردووژی پارتی و یەکەتیت ناودابینە خەڵک ژی هۆسەتێت گەهت پارتی و یەکەتی چ جارە بێ ئێک و ناقەتینن دەفۆ چەوەیە پێکەوە ئیشکردنی لایەنە سیاسەکان بە تەبەتی پارتی و یەکێتی وەکو زەواجی کاتۆلیکی وایە تەلاق پێدا نییە بە هەر مقاتعی یەکتری بکەن هەر بێت تۆ دەبین مەسئولیت لە ملیانە ناتان هەڵبێت یەکێتی و پارتی مەسئولیەتی مشتەرێکیان لەسەرشانە بۆ ئیدارەدانی ئەو خەڵکە تەنها ڕۆژە خراپ و ناخۆشەکانیان نییە خەڵک دەبی لێبیری بێشێتی و پارتیش ئەمڕۆ دام و دەستگا و ئیدارەیەکی دروست کردو با لێرەش مشکلاوی لێژ مشکلاوی بەڵام ئەوە ڕاستە ئیشی کاروباری کوردی عێراق بەڵام جێگای ئومێدە بە هەموو پارچەکانی سێ تشت و کاک سەعدی پێتێک چت پێ تۆڕەت بێت یەکیان دووبارەکردنەوەیە ئەویتریان وعدی بەدرۆیە تەمام ئەویتریان لەسەر کاتی خۆی ئامادە نەبێت سێ کەساتیت مێژووی بوارێ سیاسەتێدا تو حەسکی المەجلیسەوانە دانیشتبایە پێش سەردەمەوە نوری سعید شێخ محمود و هەروەها سەید ڕەزا سێ سترانێت خۆش دەف کاک سەعدی جایکە تایبەت هەبێت زیزی گوهدتێ کاوێ ساغا کورد خاینۆ عەدنان کەریم و تەحسین تەها نەتیب بوو بنە ئەزیزاوە سێ تشتا بوو من بێژە هەمی گاوات بەریکاتەدانە تەلەفۆن وەرەقەی ملاحەزات قەڵەم ئەف هەرسێکی هەمی پارە لە جیفانی من نییە قەت پارە ناڕێکی پارە نەڕێک سێ کەساتیا چت نافماڵ دابن چ ژیت بوارێ سیاسەتێ دابن تو هەمی گاوات پەیوەندیەدا گەلوان یەکیان محەممەد حەزی محەممەدی ئامۆزامە ئەوتریان کاکۆسرەتە تا ڕەفیقی قەدیمە و لەگەڵ بافل و لاهوریش لە پێ نزیکترەوە بێجارەیدا مە کاک سەعدی ئەحمەد پیرە نزیکتر نیاسی نزیکترێت بێت ئەم دێ هەوڵ بدین خۆ نزیکی هەندێک کەساتیە دین بکەین و بووە نزیکتر بکەین هەر شاد بشین